وشکە ساڵی لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا ئەرکی سەرشانی ئاژەڵدارەکانی هەرێمی کوردستانی تەواو قورس کردووە بەهۆی کەمبارانی و نەبوونی لە وەڕگا ئاژەڵدارەکان ئاژەڵ لە ماڵەکانیان دەهێڵنەوە. 5 مانگ زیاوێت هیوای هەیە 6 مانگیشە هیوایە 5 مانگە هەیە 5 مانگە 4 مانگە لە ماڵە کاوجوێدا و ئاوا بەم شێوەیە کوڕ ڕۆژێ کاوجوێ دێن بەیانی ئێوارە بۆ یەسێن و کێنە بەری ئەوش ئالکەکە شێوەنە گران بۆ لە سندنا نەماوە هۆیەوە باران ناوارێت ئەگەر خوا بکە بارانەکە بوارێەوە ئالکەکە هەرزان بێت بۆ ئێمەش ئافاقی و بارانەکەش بوارە ئیشەڵا گشتمان نەجاتمانەوێ و یاخوا ڕەحمەتێکی باشمان بۆ بوارێنێ خوا نەجاتماندا. نەبوونی لە وەرگا ئاژەڵدارەکانی ناچار کردووە کاوجۆ بە نرخی گران بکڕن و بیدەن بە ئاژەڵەکانیان. وەڵی لە پارەکەەوە ئێمە مەڕمەها لە ماڵە کاوجۆی بۆ ئەسێنین خوای زانێ لە پارەکەەوە خۆ باران نەباریە بەدە شەوبی لە دوێگە شەو تۆزێ باریە ئەو لە 130 ئەگەوە دوایە نێت حسابکە نەباریە تۆزێ باریە لێرا تەماشاکە ئەمە دەشتەکەی ئەمەیە هەتا بڕوە سوورەکاتەوە بەخواست زای پێوە نییە. نەبوونی لە وەرگا وای کردووە زۆربەی ئاژەڵدارەکان کاتەکانیان لە نزیک پەچەی ئاژەڵەکانیان بەسەر بەرن. هەموو ئومێدێکی ئەوان بارانبارینی ئەم ساڵە. ئیمسال ئەوەتەوە بەرەو چاردووە حال سیرکە کامیرەکە سوورکە دنیاش ڕەشەکە هیچ نییە ئەم بارانە نەوێت تۆزی سوادەیەیت نیەتی بەس دڵخۆشکەر ئەم بارانە چاکو. گەڕێژەی بارانبارین لەم ساڵداکەم بێت و مەترسی وشکە ساڵی نەڕەوێتەوە ڕەنگە بە سەدان ئاژەڵدار دەستبەرداری پیشەکانیان بن. دڵشادەنوار دەنگی ئەمریکا گەرمیان.